ئایا چەند بۆنی دادگایەک کە لەسەر ئەساسی ئەوەی کە حەقە بڕیار لەسەر چارەنووسی ئینسان بدا یا هەر شتێکی ئینسان بدا بوونی زەرورە لە کاتێکا ئێمە دەزانین ئەو دادگایانەی کە لە لێرەدانراون لەسەر ئەساسی پاراستنی بەرژەوەندی خەڵکەکان دانراوەنک لەسەر ئەساسی ئەوەی کە حەقە لەبەرەوە لە ناو دادگاکانە هەر کەسە دەچێت ینی داوای مافی خۆی دەکات ئەوەی کە هەیەی و لەی زەوتکراوە یەکێک عەرزی داگیر کردووە یەکێک فلان شتی کردووە ئەوەی مەوزوعە لێرە بەدەستێنانی مافەکەیەتی نەک ئەوەی مەوزوعە چی حەقە لەوێ ئاشکرا ببێت لەبەرەوە لێرە تەرکیز لەسەر بەدەستێنانی مافە تەمان لە ئەگەر بێت و ئێمە تەسەووری کەین لە ناو کۆمەلگایەکە ئەگەر محکەمەیەکی ڕاستەقینەی وا دروست بێت دەبێت تاکەکانی لە جیاتی ئەوەی بیریان لەوە هەبێت بیران لای ئەوە بێدایمە خەمی ئەوەیان بێت کە حەقیان خوراوە و بیسێنەوە دایمە خەمی ئەوە بخۆن حەقی کەسێکیان کەوت بێتە لاو بیدەنەوە یانی دەبێت کەسەکان حەق دەرەوە بن نەک حەقسیان و خەمی ئەوەیان بێ حەقی کەسێک کەوت بێتە لایەن بەمان ینی ناوەی خۆیان کاول کرد لەبەرەوە دایمە بیر لەوە بکەنەوە کە دادگایەک هەبێت لە ڕێگەی ئەو دادگایەوە ئەم حەقەی کە کەوتووەتە لایەن بیگەڕێنەوە شوێنەکەی خۆی ئەگەر هات و کەسەکە ینی ئەوەی کە خاوەن حەقەکەیە نەویست وەریگرێتەوە یا هەر شتێکی تر یانی شتەکان لێرە تەواو پێچەوانە دەبنەوە کەسێک بێ دەبێت لە جیاتی ئەوەی بیر لەوە بکاتەوە کەستەمی لێ نەکرێت و دایمە خەریکی دروستکردنی دیوار بێت و کۆکردنەوەی وەسائل بێ بۆ ئەوەی ستەمی لێ نەکرێت دەبێت دایمە خەیاڵ و بیری لای ئەوە بێت چۆن ئەو وەسائلانە دەستخا کەستەم نەکا لە دەوروبەرەکەی ینی کەواتە بۆ ئەوەی دادگایەک لە ناو کۆمەلگایەکە دروست بێت کە دادگاکە لەسەر ئەساسی حەق حکم بدە دەبێت تاکەکانی ئەو کۆمەلگایە ئاوا بن ینی لە جیاتی ئەوەی خەیاڵیان لای حەق سەبنەوە بێت خەیاڵیان لای حەقدانەوە بێت ینی لە جیاتی ئەوەی خەیاڵیان لای ئەوە بێت کەستەمیان لێ نەکرێت دایمە خەیاڵیان لای ئەوە بێت کەستەم نەکەن تاوان کە ئینسانیش خەیاڵی لای ئەوە بووستەم نەکا وەسائل دەدۆزێتەوە بۆ ئەوەی چی بکا بۆ ئەوەی ستەم نەکات بەڵام ئەگەر خەیاڵی لای ئەوە بوو چی بکەم بۆ ئەوەی ستەمم لێ نەکرێت ئەوەیان تۆ وەسایلی تر دەدۆزیتەوە بکەم بۆ ئەوەی حەقی کەسێک کەوتە لام بیدەمەوە بۆ ئەوەی ستەم نەکەم ئەوە تۆ پێویستت بە چییە پێویستت بە کۆمەڵی وەسایلی جیاوازە و پێویستت بە سیستەمێکی ترە کە پەیوەندی تۆ و حەق خوراوەکە ڕێک خاتەوە ئەوەی کە تەبان ئەوەی کە تۆش حەقت خواردووە ئەویش خەیاڵی لای ئەوەیە حەقی کەسی نەخوارد بێ خەیاڵی لای ئەوە نییە کە حەقی خرابێ و چۆن بەدەستی بێنێتەوە لەبەر ئەوە کاتێک ئێمە بیل لە محکەمەیەکی وا دەکەنەوە سیستەمێکی تر بۆ ئەم پەیوەندێ لە نێوان حەق خورا و حەق ئەوەی کە حەقەکەی خواردووە دێتە ئاراوە کە تەواو جیاوازە لەم سیستەمەی کە ئێستا لە ناو کۆمەلگاکانە حازرە ئەو کاتە ئەگەر وابوو ئەو کاتە پارێزەرەکەش کە لەوێیە ئیشەکەی پێچەوانە دەبێتەوە لە جیاتی ئەوەی حەقسیان بێ ئەمەی کە پارێزەری کەسەکەیە لە جاتی ئەوەی حەق لەو بسێنێتەوە ئەم پارێزەر دەگرێت بۆ ئەوەی حەقەکە بداتەوە بە کەسەکە ئەوەی کە هەیەی تاوەکو چی تاوەکو ناوەوەی بەپاکی ڕاگرێت جا لێرە ئێمە کاتێک کە ئەمە دێنینە پێشچاومان و ئیمکان هەیە دادگایەکی ئاوا وجودی هەبێ لە ناو کۆمەلگایەکە ئەگەر هاتوو کۆمەلگاکە گرنگیەکانی ینی گرنگەکەی ئاوا گرنگیدا بەو شتە گرنگیدا بە بەدەستێنانی ئەو وەسایلانەی کە دەیپارێزن لەوەی کە زوڵم بکە و دەیپارێزن لەوەی کە حەقی کەسێک بخوات یا هەر شتێکی تر لەمانە ینی لێرە تەواو تەسەورەکان پێچەوانە دەبنەوە بیرکردنەوەکان و ئێتمامدان ئەو کەسێک کە ڕۆژانە بیر دەکاتەوە خەیاڵی دایمە لای
شتێکی ترە جیاواز لەوەی کە ئێستا خەڵک خەیاڵی لایەتی. جا لێرە ئایا ئەگەر بێت و ئێمە بەم شێوەیەی کە هەیە بەم شێوەیە کە ینی بە پێی سیستەمەکەی تریان ئەو سیستەمەی کە لەناو کۆمەلگایەکە هەیە تاکەکان دایمە بیر لەوە دەکەنەوە چۆن وەسائلیان هەبێ بۆ ئەوەی کەسێک حەقی خواردن بدەن بەسەر یا حەقەکەی لەسێنەوە. لەناو کۆمەلگایەکی ئاوا ئەگەر بێت و مەحکەمەیەک دادگایەکدا بنرێ بە پێی سیستەمەکەی تر ینی ئەوەی کە بۆ ئەو خەڵکە دادەندێکە خۆی حەقی کەسێکی خواردبێ خۆی دەچێتە دادگا و پارێزەر دەگرێ بۆ ئەوەی ئەو حەقە لە خۆی دەربێنێتەوە بیدا بە کەسەکەی تر نەک لە کەسەکەی دەربێنێتەوە بۆ خۆی ینی حەق بسێنی. ئەمە چی ڕوودەدا؟ طبعا ئێمە مەوزوعێک لێرە هەیە کاتێک کە ئێمە خۆمان دەپارێزین لەوەی ستەمکار بین دەبێت بە کامل ئازادی خۆمانەوە مە بکەین. ینی کە دەمانەوێت چاک بین دەبێت بە کامل اختیاری خۆمانەوە ئازادی خۆمانەوە ئەمەمان هەڵبژاردبێت کە چاک بین. و مرۆڤ کایەنێکە دارای ئەم ئیرادەیەیە کە خۆی ئەوەی ویست ئەوە دەکات بەڵام حیوانێک دارای ئەم خاوەنی ئەم ئیرادەیە. باش ئەگەر محکەمەیەکدا بندێ لە ڕێگەی هێزەوە مەوزوع چارەسەرکە ئەو کاتە چی ڕوودەدا؟ ئەو کاتە کەسێک حەقی کەسێکی تر ناخوا لەبەر ئەوە ناکە خۆی نایەوێ بیخوا اختیاری ئەمەی کردووە اختیاری چاکبوونی کردووە بەڵکو لەبەر ئەوەی محکەمە سزای نەدا. یعنی ئەو کاتە کەسەکە خراپەکە ناکا خراپە ناکە تا سزا نەدێ ینی ئەم کەسە چاک نییە بەڵام خراپیش نییە ینی خراپە ناکە بەڵام چاکیش نییە ینی چاکبوون لە ناوی 8% بەخۆیەوە نەبینیەوە ئەم کەسە لە ڕووی ئەوە کە چاک بێت هیچ تەمرینێکی نەکردووە و ئەوەی گرنگە بۆ ئینسان دامەزراندنی ئەم چاکەیە ینی ئەم چاکبوونەیە لە ناوی چونکە ئەم چاکبوونە ئەو کاتە و کەسە وەکو شتێکی لێدێ وەکو شتێکی دەست لێنەداوی لێدێ وەکو شتێک کە حەج ئیشی نەکردبێت ئاوای لێدێ لەبەرەوە خۆگرتنەوە لە خراپە ناکاتە چاکبوون ینی خۆگرتنەوە نا ڕێگەگرتن ڕێت لێ بگیرە کە تۆ خراپیت. بۆ نمونێسە لە ئەوروپا لە ڕێگەی ئەو سیستەمەوە دانراوە بۆی ئەو مراقەبە و سزایانەی دانراوە خەڵکەکە تعدا لە یەکتر ناکەن و نازانم چی ناکەن و لە کاتێک ئەمە هەر دەشکری ئەمانە هەر هەر بە ڕێگە هەر لە ڕێگەی قانونەکەشەوە زۆر جار دەکرێت. بەڵام ئەمە لە ڕێگەی چیەوەیە لە ڕێگەی دانانی هێزێکی دەرەکی بەسەر ئەم کەسەوە کاو هێزە دەرەکیە دروست بوو بەسەر کەسەکەەوە ئەو کاتە کەسەکە دەکەوێت دۆخێکی ناچاریەوە ینی ناچارە ئەو شتە نەکات نەک بە ئازادی خۆیەوە ئەو شتە ناکات. کەواتە گەر محکەمەیەک دانی لە ڕێگەی هێزەوە ئەم شتانە بکە ینی محکەمەکە خۆی ئەمانە بکە ئەو کاتە چی ڕوودەدا؟ ئەو کاتە ئینسان لە ئینسانەوە دەبێتە کایەنێکی جەبری وەک ئینسان نامێنێت. بۆیە بیرکردنەوە لە محکەمەیەکی وا لە ناو کۆمەلگایەکە کە وا بیر دەکەنەوە وەکووتمەوەنەی بیریان لای ئەوەیە حەقی خۆیان بسێننەوە بیریان لای ئەوە نیە حەقی خەڵک بدەنەوە لە ناو کۆمەلگایەکی ئاوا دەکا لە ترسی ئەو سزایی کە محکەمە دایناوە شتانێکەیە نیکە یعنی ئەگەر سزاکە هەڵگرین ئەو شتە دەکا کەواتە لێرە ئەمەی ئەم شتە ناکە ئەو نییە ینی کەسەکە خۆی نییە و ئەمە بە ئیختیاری خۆی نییە کە ئەوە ناکات ئەوە ناچارە نیکات بەڵام کە ناچار بوو نیکایانی چی؟ ینی ئەوە ناکە خراپەی نەکردو خۆی بە فعلی خراپەی نەکردووە بەڵام ئەگەر ئەم حەسکا بیکات و بەڵام ڕێگەی لێ بگیرێ ئەمە ینی بالقووە لەناوەوە وەکو خۆی وەکو اختیاری خۆی خراپەکەی هەڵبژاردووە بەس فعلی نابێتەوە لەبەرەوە کاتێک بۆ نمونە دابنێن محکەمەیەکە بێ عادل بێ بە معنایی کە دێڵین
بەڵام لەناو کۆمەلگایەکی ئاوا نەک لەناو ئەو کۆمەلگایە کە وتمان خەڵکەکەی خۆی بە شوێن حەق و دادوەریە دەگەڕێت خۆی دەچێت بۆ محکەمە نەک بۆی حەق بسێنێ بۆ حەق بدا تاوان ئەو محکەمەیە ئەگەر بێنین بە عەدالەت بڕوا بەڕێوە یانی چی کاتێک کە دەڵێن بە عەدالەت بڕوا بەڕێوە یانی حەقی کەسەکان کەسێک حەقی کەسێکی خواردووە بۆی بگەڕێنێتەوە یعنی تەنار شتەکە ڕەپت بێ بە گەڕانەوەی ئەم حەقانەوە نەک بە پەروەردەبوونی کەسەکانەوە و ڕۆڵی هەبێت لەوەی کەسەکان با اختیاری خۆیان بە ئازادانە چاک بن و لە ڕێگەی هێزەوە ئەمە بکە بۆ نمونە دابنێ لە ئاسمانەوە کۆمەڵێک کائینی تردیان بۆ سەرزەوی محکەمەیەک دادەنێ و ئەوانەی کە دێن بۆ ئێرە جۆرەکن لە کائین کە ئەو هێزەی ئینسانەکان هەیەە ناتوانن لە ڕێگەی ئەوە زاڵن بەسەریانە دابنێن کۆمەڵێک کائینی نادیارن جۆرێک لە تاقەوت هەر ئینسانە بیەوێ شتێکیان لێ بکە و ئەوان بەو لە ڕێگەی ئەو هێزەوە دەتوانن ئینسانەکە زاڵ بن بەسەر هێزی ئینسانەکە یعنی کۆمەڵێ کائیناتی خارق لە هێزە کە ئەو هێزی هەموو کۆمەلگاکە کۆکەیتەوە ناتوانێت چاری ئەمانە بکە ئەمانە دیێن بۆ سەر ئەم عەرزە ئەڵێن ئێمە نێراوین بۆ ئەوەی حکمێکی عادلانەی ئێوە بکەین بەڵام لە ڕێگەی چیەوە حکم دەکەین لە ڕێگەی کوتەکەوە لە ڕێگەی زۆرەوە چونکە ئێوە کەستان ئامادەی ئەوەتان نییە ئەگەر خراپەیەکی کرد خۆی بێ لە ناو دادگاکە بێ داوا بکە تاوەکو پاکی کەینەوە لەو خراپەیە لەبەر ئەوەی ئێمە بە زۆر ئەمە دەبێت ئەو کات بۆ نمونە هەر کەس دزی بکە نەتوانێت خۆی بشارێتەوە و یەکسەر بەبێ ئەوەی بەخۆی بزانێن لە دوای دزیەکە یەکسەر لە ناو محکەمەکە حازر بێ و سزای بدرێت ئەو کاتە حتمما چی ڕوودەدا ئەو کاتە کەس ناوێرێ دزی بکە ئەگەر ینی ناوێرە بیکە ئەوەنە دەیەوێ بیکە یا هەر کەسەر کەسێکی کوش یەکسەر لە محکەمەکە حازری کەن و بە خراپترین شێوە سزای بدەن و نیشانی خەڵکیشی بدەن ئەمانە هەموو بکەن ئەو کاتە چی دروست دەبێت ئەو کاتە کۆمەلگایەک خەڵکێک دروست دەبێت کە هیچ ئیرادەیەکی نییە و ئیرادەی تاقی ناکرێتەوە ئیرادەی وەکو ئەوەی کە خۆی اختیاری ئەوە دەکات خراپ بێ یا چاک بێ ئەمە ئیتر وجودی نامێنێت وە بە مەشکە ئەو کەسە بە زۆر دەبرێتە محکەمە لە ڕاستیە سزاش بدرێ چی نابێت چاک نابێتەوە چونکە خۆی نایەوێت سزاکە وەرگێ کە خۆی نەیوی سزاکە وەرگێ ئیتر لە ناوە ئەوەی کەتیایەتی لە دەرونیا پاک نابێتەوە لەبەرەوە ئەم سزایەتە نا سزایەکی ڕواڵەتیە بۆ بە نسبەتی کەسەکان و لەبەرەوە ئەم سزایە کەسەکان چاک ناکات بەڵام وایان لێ دەکا کە خراپە نەکەن لەگەڵ یەکترا نەک خراپ نەبن خراپە نەکەن ئەمە شتێک دروست دەبێت لە خۆیان خراپە بەڵام ناتوانێت ئەو خراپکەی فعلی کاتەوە لە ناو کۆمەلگا یعنی ئەمە لە دەرەوە چیمان کردووە بە شکڵێکی ڕواڵەتی کۆمەلگاکەمان واگ لێ کردووە کە دزی نەکەن تەوان هەمویان دزن بەڵام کەسیان دزی ناکا بۆن هەمویان پیاو کوشن بەڵام کەسیان بەس کە دەستنابە حەزی لێتی بەڵام دەزانێت دەستی برد یەکسەر خۆی دەبینێتەوە چی لێ دێت لەبەر ئەمانە ئەو کاتە ئەم کۆمەلگایە کە کەسەکانی چاکن بێگومان چاکنین بۆچی چونکە بە اختیاری خۆیان ئەم چاکیەیان هەڵنەبژاردووە ئەمەی کە ئێستا دەیکەن بە ڕواڵەت وا دیارە کە ئەمەی دەیکەن چاکیە ینی خراپە ناکەن خراپ نین باوا بڵین خراپ نین بەڵام خراپ نەبوونەکەیان ناچاریە ینی خۆیان اختیاریان نەکردو ئەمە زان وەکو چی وایە وەکو وایە هەر حیوانێک بۆ نمونە چۆلەکەیەک هیچ زەرەرێک نادا
ئەمە کە زەرەر نادا لەوێ کە لەوێ نییە کە چاکە یا خراپ نییە چۆ لەگەکە ئەمە هەر خۆی ئاوای ینی لە ناوەوە کۆنتۆل کراوە بەوەی کە ئەوە نەکات بەڵام حیوانێکی تر زەرەر دەدا ئەم حیوانە لە خۆیان خراپ نییە ئەمە حیوانێکی خراپ نییە ئەوە تاوان بۆ ئێمە خراپە چونکە زەرەرمان لێ دەدا ئەگەر زەرریشمان لێ نەدا و هەر بۆ خۆی هەر خراپ نییە فەرزان ئەگەر ئێمە مریشکمان نەبوو چەقەڵێک بێ بیانخوا ئەو کاتە چەقەڵ خراپ نییە بەس ئەمەی کە دەیکا ینی اختیاری ئەمنیە بیکا وەکو خراپەیەک ئەمە کۆنتۆل کرا وەکو سیستەم لە ناویدانراوە دەیکاتەوە ئەو کاتە ئینسان ئەمە لە دەست دەدا ئەو کاتە ئینسان دەبێتە حیوانێکی ماڵی یان هەر دەبێتەوە بە یەکێک لەو حیواناتانەی کە هەیە کە لە جاتی ئەوەی بەڵام بە سیستەمێکی ناوەکی ئەو هینەی کۆنتۆل کرابێت لە جاتی ئەوەی هێزی لە ناوە لێ بسەندرێتەوە تا زوڵمەکە بکە لە دەرەوە هێزێک بەرامبەری ڕادەوەستیان مێزە ناتوانێت تەفعیلکە کەواتە لێرە اختیارەکە بەچی نییە بە اختیار چاک نییە شتەکان لێرە ئەو کاتە زەمینەی چی نامێنێ زەمینەی ئەوەی کە کێ دەیەوێ خراپ بێ و کێ دەیەوێت چاک بێ دەمە نامێنێ یعنی ئەو کاتە شتێک بە ناوی چاکبوون نامێ فعلەن فکرەی چاکە و کاتە چی لێدێ لە ناو عەقڵا وجودی نامێنێ یعنی ئەگەر بێت و شتەکانەوە بین بن کەواتە فکرەی چاکە کە ئێمە چاک بین ڕەبتێکی جەوهەری بەچێوە هەیە بە ئازادی اختیارەوە هەیە ینی ئێمە ئازادانە بە تەواوی ئازادی خۆمانەوە دەمانەوێت چاک بین نەک شتێک وای لێ کردوین چاک بین جا ئەو چاکبوونەی کە لێرە هەیە ئەم معنای هەیە جا ئەمە هەمووی ڕەبتە بە یەکەوە لەبەر ئەوە مەوزوعی چاکبوون اختیارێکی محکەمەیەکی نادادوەر و بشم کوژن پێشوازی لەوینەوە دەکەم چونکە ئەوەی کە دەکرێت تەسیر لەو اختیارم ناکە و تەسیر لەوە ناکە کە من لە چاکەوە ببمە خراپ من عەزیەتم پێ دەگەیەندرێت لە ناو دەبرێم بەڵام خراپ ناکرێم چونکە خۆم نامەوێ خراپ بم و ئەگەر خۆم نەمەوێ خراپ بم ئەوە هیچ هێزێک ناتوانێت چیم بکە لێکە وام لێکە خراپم بامان شێوە خۆشم نەمەوێت چاک بم لە ڕێگەی هێزەوە هەرگیز وام لێ ناکرێکە چاکم لەبەرەوە ئەوەی ڕوودەدا ئەمە مەوزوعن جا سوکرات باس لەوە دەکا ئایا ئەمەی کە ڕوودەدا لە نێوان ئینسانەکانە کە اختیاریان هەیە بەڵام لە عینی کاتیشە لە ناو ژیانە خۆیان بڵێن ئەو دادگایە نییە کە بتوانێت بەم حەقا ئینکات ئایا ئەمەوە فەرزی ئەوە دەکات کە دادگایەکە بێت ئایا ئێمە کاتێبی لەوە دەکەینەوە دادگایەکە بێت بۆچی بیر دەکەینەوە حتمما بیرکردنەوە لە بوونی دادگایەک لەبێ وەیە کە ئێمە بیر لەوە دەکەینەوە لەو دادگایە حەقەکانمان بۆ بسەنگرێتەوە یعنی ئەو کاتە وەکو کەسێکی حەقسێن بیر دەکەینەوە نەک حەق دەرەوە بۆچی چونکە ئەگەر وەکو حەق دەرەوە بێەوە من لێرە حەقەکەی خۆم دەدەمەوە یعنی ئەو حەقی کە هی کەسێک لامە خۆم دەچم دەیدەمەوە ئێمە دادگایەکمان دەوێت کە هێز بەکار بێنێ بۆ سندنەوەی ئەو حەقەی کە لای ئەوانی ترا بۆیە بیل لەوە دەکەینەوە دادگایەکی ئاوا هەبێ ینی ئەمەیان لە کوێوە نییە لە داخوازیە عەقڵیەکەوە نییە بۆ دادگاکە بەڵام کاتێ من چاک بووم بوونم اختیار کرد بەوەی کە چاکبوون هەر لە خۆیە چاکە خۆی چاکە ڕاستە ئەو کاتە من بوونی محکەمەیەک یا نەبوونی بۆ من کێشە دروست ناکە بۆ ئەو کەسانە کێشە دروست دەکا کە هەست دەکەن چاکە ئەسلی مەوزوع ئەو ئەسلی ژیانە بەڵام خیانەتیان لەم بوونیان کردو بەوەی کە خراپ بوون کەواتە ئەمانە زیاتر ترسی ئەوەیان هەیە کە دادگایەک هەبێت بەڵام ئەو کاتە کە دادگایەک هەیە ئەو کاتە ئەمانە زیاتر ترسی ئەوەیان هەیە کە خراپە بوون بەڵام ئەو کاتە کە خراپە بوون ئەمانە زیاتر ترسی ئەوەیان هەیە کە دادگایەک هەبێت
بەڵام لە هەموو حاڵەتێکا کە ئینسان چاک بوو ئەو کاتە بوونی دادگایەکی عادلانە لە ڕاستیە نەک ناڕەحەتی ناکات چی دەکات دڵخۆشی دەکات دادگاکە ئەو کاتە بۆ ئەوەیە زیاتر دادگایە بزانێ فعلەن ئەو چاکە بووە کە خۆی ئەس دەکات بینیوێتی چاکە بەڵام بۆ کەسانێک کە خراپن ئەم دادگایە مەترسیدارە بەڵام مەترسیەکانی دادگاکەی ئێوە زۆر جیاوازە ئەو دادگایەکی ئەوە هەبێت لە مەترسیەکانی ئەو دادگایی کە دادگایەکە لەسەر ئەساسی ڕواڵەتەکان حکم دەدا بۆچی چونکە ئەو دادگایەی کە لەسەر حەق دادوەری ناکا و کەسێ حکم دەدا بە مردن ئەو زەرەری پێ دەگەێنێ بەکوێ دەگەێنێ بە شتێکی ڕواڵەتی ئەو زەرەر دەگەێنێ ناتوانێت زەرەر بگەێنێ بەچی بە مەوزوعی ئەوەی کە ئەگەر ئەو چاک بێ وای لێ بکە خراپێت لێرا ناتوانێت زەوی پێ بگەێنێ یعنی ناتوانێ ئەسڵەن دەست لەو اختیارەی بدا کە کردوویەتی یعنی وای لێ بکە خۆی دەیەوێت چاک بێت نایە وای لێ بکە کە خراپ بێت نایەوێت چونکەم خۆی دەیەوێت چاک بێت ناتوانێت دەستکاری ئەوی نەبکات بەڵام ئەگەر دادگاکە دادگایەکی ڕاستەقینە بوو ئەو کاتە ئەوەی زەرەری پێدەکەوێت کوێیە ئەوەی زەرەری پێدەکەوێت ئەوەیە کە جەوەریە لە کەسەکە نەک ئەوەی ڕواڵەتیە لەبەرەوە ترسی دادگاکە بە نسبەت کەسێکەوە کە دەرناچێتیایە دادگاکەی ئەولە ترسێکە لە جەوهەر لە وجودی خۆی بەڵام ترس لەوەی کە لێرە هەیە دادگاکەی ئەوە ئەگەر ترسێکە بێت ترسێکە لەو شتانەی کە هەتا ترس نییە لە خۆت چونکە خۆت پارێزراوی ئەو چاکەیە خۆی لە خۆیە دەتپارێزێت جا لێرە با بچینەوە سەر حکایەتەکە لە ڕێگەی حکایەتەکەەوە درێژە بەم بابەتە بدەین ئەوەی کە سکرات دەیگێڕێتەوە طبعاً حکایەتەکە دەبێ بزانین سکرات چۆن بیری لێ دەکاتەوە ئەگەر ئێمە لە ڕواڵەتە سێری ئەم شتە بکەین دەڵێن سکرات بڕوای بە هەندێک شتی پڕوپوچە ئەمەش تەوان بە کالیکلیس دەڵێ کالیکلیس تۆ دەزانم ئەم حکایەتە دەڵێ ئەمە حکایەتی پیرەژن و پڕوپیرێژنە و شتانێکی خوراافیە و هیچ هینێکی نییە تۆ بڕوات پێەتی بڕوات بە شتێکی زۆر بێمانایە ئەمە کەی شتە تۆ بڕوای پێ بکەیت طبعاً ئەم حکایەتە حکایە لە خۆیە حکایەتێکی ڕەمزیە بەڵام فکرەیەک تەرح دەکات کە حەقیقەتێک لای سکرات حەقیقەتێک ئاشکرا دەکات ئەویش لێرە طبعاً مەوزوع کارێک کەسەکان نین کە لێرە و مەوزوع کارێکتەرەکانی ناو حکایەتەکە نین لە ڕێگەی ئەم حکایەتەوە چی باز دەکرێت دا حکایەتەکە دەخوێنینەوە ئەگەر کارێکتەرەکان لابین و ڕواڵەتی حکایەتەکە لابین حتمما ئەو فکرێمان دەست دەکەوێت کە لە بارەی ئەو دنیاوە هەیە بزانین هینەکە چییە حکایەتەکە هەڵێ تەمان من ئەمان لە ڕێگەی حکایەتێکەوە بۆ ساغ دەکەمەوە کە ئەو دنیا دوای مردن محکەمەیەکی تر هەیە محکەمە ترسناکەکە ئەوەیە ئەوەی ئێرە هیچ ترسێکیتیانە بۆ کەسی چاک چونکە ئەوەی خراپە ناتوانێت زەرەر بە چاک بگەێنێ بەڵام ئەوەی ئەو دی و مەترسی گەورەی تایە بۆ ئەوەی کە چاک باشە وەک دەڵێم گوێ بگرە ئامیش چیرۆکەکەی بۆ دەگێڕێتەوە هەڵێ باشە مادام تۆ لە خاڵەکانی تر باسەکە خاڵەکانی تی باسەکە بوویتەوە بەم حکایەتە کۆتایی بەم باسەش بێنێ ئەو دەڵێ من حکایەتێکت بۆ دەگەمەوە کالیکلیسی جوا دەڵێ ئەمە حکایەتەکەی طبعاً حکایەتەکە ئێستا جێی لێ دەگرین لە ئەفسانە و ئەو شتانە کرێتە شتێکی تر دەڵێ یعنی ئەو فکرەی کە سوکرات لەسەر مەسەلەکە هەیەی لە ناوە حکایەتە بە شێوەیەکی ئەفسانەیی گزارشتی لێکراوە باشە وەک دەڵێم گوێ بگر لەم چیرۆکە جوانە کە تۆ بە چیرۆکێکی پرۆپوچی دەزانی بەڵام من بە چیرۆکێکی ڕاستەقینەی دەزانم ئەمە چیرۆکەکەیە تامان چیرۆکەکە باسی میعاد دەکا لە ینی ئەو دنیا قیامەت بەڵام لە تێڕوانینێکی یۆنانیەکانی ئەو کاتەوە
ئەوان چۆن سەیری ئەو دنیایان کردووە ینی بە چ شێوازێک تعبیریان لەوە کردووە کە دنیایەکی تر هەیە و لەو دنیاە محکەمەیەک هەیە و ئینسان دوای مردن بەرەوکێتەوە. هەڵێ من ئێستا شتانە کرد بۆ باز دەکەم و واش بۆت باز دەکەم کە ڕاستە وەک هۆمیرۆز دەڵێ ینی ئەمە دیارە لە ئەلیاد و ئۆدیسە هەیە هۆمیرۆز دەیگێڕێتەوە. تاوان هۆمیرۆز و زیاتر 2500 ساڵ زیاتر لەمەوبەرە ینی بەر لە مەسیحە بە نزیکەی 100 ساڵ و بەر لە ئیسلامە بە نزیکەی 1000 و قسوور ساڵ. ئەمە چیرۆکەکەیە ئەڵێ زیۆس و بۆسیدۆن و پلۆتۆن دوای ئەوەی دەسەڵاتداری ئیمپراتۆرەکەی باوکیان لە باوکیان وەرگرت دەسەڵاتەکەیان لە نێوان خۆیاندا دابەش کرد. لە سەردەمی کرۆنۆسدا ئەمە ینی بەر لەوەی کە ئەو دەسەڵاتە دابش بکرێت خاوەندەکان یاسایەکیان لەبارەی مرۆڤەکانەوە بڵاو کردەوە کە ئێستاش حکمی پێ دەکرێت. یاساکەشەوە بوو کەسێک دوای ئەوەی بە ژیانێکی دادوەرانە و پاکژیا دوای مردنی دەچێت بۆ دوورگەکانی خۆشبەختی لەوێ نیشتەجێ دەبێت. بەڵام ئەوانەی دەروونێکی ستەمکار و پیسیان هەیە ئەوە بەرەو شوێنی سزادان و پاکبوونەوە لە تاوانەکاندا بن. ئەو شوێنەشیان ناوناوە تەرتارۆس ینی دۆزەخ. لە سەردەمی کرۆنۆس و سەرەتای سەردەمی زیۆسدا کۆمەڵە دادوەرێکی زیندوو کاتێک ڕۆژی مردنی کەسەکان دەهات هەر لە ژیاندا دادگایی کەسەکانیان دەکرد. ینی کۆمەڵە دادوەر هەبوون ئەو ڕۆژێک کە ئەو کەسە ڕۆژی مردنەکەی بوو بەر لە مردنەکەی بەر لەوەی بمرێت دادگاییان دەکرد. زانین دادگایەکە چی بوو؟ ینی لێرە دادگایەکە دەکرا نەک لەو دنیا. ئەمەش وای کردبوو بە هەڵا حکم لەسەر کەسەکان بدرێت. هەر بۆیە پلۆتۆن و چاودێرەکانی دوورگەکانی خۆشبەختی کە کەسانێک بە هەڵا بۆ ئەو دوورگانە هاتوون. ینی لەبەرەوەی لەم دنیا کۆمەڵێ دادوەری زیندوو حکمیان دەکرد و لە بڕیاردانەکەیان لەسەر ئەوەی کامیان بچێ بۆ دوورگەکانی خۆشبەختی کامیان بچێ بۆ باشت و کامیان بچێ بۆ جەهەنەم هەڵەیان لە بڕیارەکانیانە دەکرد. بۆ هەی ئەم هەڵانەوە ئەوانەی کە دەبوایە بۆ جەهەنەم بچن هەردێکیان دەچوون بۆ دوورگەکانی خۆشبەختی چونکە بڕیار درابوو کە ئەمانە چاک و پاکن و بەرەو ئەوە دەڕۆشتن. ئەڵێ هەر بۆیە پلۆتۆن و چاودێرەکانی دوورگەکانی خۆشبەختی هەواڵی ئەوەیان گەیان بە زیۆس کە کەسانێک بە هەڵە بۆ ئەو دوورگانە هاتوون. زیۆسی ژوتی ئەو ناحەقیە دەبێت ڕابگرن. دانین زیۆس چی کرد؟ ئەڵێ هەڵەکە لەوەدایە ئەو کەسانەی کە دادگایی کراون لەبەر ئەوەی زیندون بەر لە دادگایی زۆرێک لەو کەسانەی کە دەروونێکی خراپ و پیسیان هەیە خۆیان بە ژلوبەرگێکی جوان و جەستەیەکی ڕێکەوە ئامادە دەکەن بۆ دادگایەکە. ئەوانەی دەوڵەمەند و دەسەڵاتدارن ینی بەو ئاوا دەچن بۆ هین و بەهۆی ئەمەوە کەسانێکی خانەدان و دەوڵەمەند دەردەکەون و هەر لە ڕۆژی دادگایەکەش کۆمەڵە شایەتێک کۆ دەکەنەوە تا شایەتیان لەسەر بدەن کە بە ژیانێکی دادوەرانەشیاون. ینی ئەمانە هەمووی لەگەڵ خۆیانە دەبن بەم وەزعەوە ئیتر ئەمە کاریگەری دروست دەکات لەسەر چی؟ لەسەرەوەی حاکمەکە وەی حەقە نەیبینی ئەم ڕواڵەتە. ئەمەش کاریگەری لەسەر دادوەرەکان داناوە و بڕیارەکەیان بە هەڵە داوە. ئەمە سەرەڕای ئەوەش کە دادوەرەکان خۆشیان لە ناو دادگادا پۆشتن و پۆشتەیەکەیان ڕێگرە لە بەردەمەوەدا ڕۆحیان بتوانێت ڕاستیەکان بینێ. ینی کێشەکە لەوانەیە کە ئەوان ئەو جلوبەرگەیان پۆشیوە شایەتی درۆیان هێناوە شایەتی بدەن و ئەم وەسایان دروست کردووە بۆی مەوزوعەکە ڕحقەتەکە بپۆشن. دادوەرەکانیش لەبەرەوەی ڕوت و قود نین جلیان لەبەرایە ئەم جلە بووەتە هۆی ئەوەی ئەو ڕۆحە
ببێتە بەربەس لە بەردەم ئەو ڕوحا کە ڕاستێکە ببن تامان ئەم جلانە جل نییە ئەم جلانە عیبارەتە لەو شتانەی کە لە ئینسانە هەیە مەیلی بۆ ئەو شتانەی کە هەیە حەز و ئارەزوەکانیەتی ئەوانەی کە تەحەکومی پێدەدەن تەحکومی پێ دەکەن لە دانی بڕیارێکدا و ئەمانە هەمووی ڕەبتن بە چێوە بە جەستەوە سۆز و ئەمانە بەرگێکن لە بەردەم ئەوە کە ئەو ڕۆحە بتوانێ ئەو حەقیقەتە لە ناو دەرونی ئەو کەسایە بۆ ئیستەمەکەوە نەقش کراوە ئەوە ببینێ کەواتە دوو بربەست لە بەردەم بینینی ڕۆحی دادوەرەکانە هەیە یەکێکیان هەر خۆیانن بەهۆی ئەو دەستەیی کە هەیەە بەهۆی ئەو بەرگەی کە هەیەە ئەوی تریان تۆمەت بارکراوەکانن ئەوانەی کە دێنە دادگاکان ئەوانیش جلوبەرگێکی تۆکمە دەپۆشن بۆ ئەوەی ئەم چاوە بخەڵەتیانن کەواتە لێرە مەبەست چییە؟ مەبەست لە هەموو ئەو وەسایلانەیە کە ئێمە حەزەکانمان و دیفاعکردنمان لە خۆمان وەک چاک و خۆنیشاندانمان وەک چاک ئەمانە ئێمە بەکاردێنین بۆ بەدەستیان دێنین و بەکاریان دێنین بۆ ئەم ئیشە یعنی بۆ خۆنیشاندان بە چاک نەک بۆ ئەوەی کە چاکین ئەم لە دادوەرەکانە هەیە یعنی لە توانای دادوەرەکانە یعنی کێشەکە لێرە ئەو ناڵێت لەبەر ئەوەی دادوەرەکان خراپن نە لەبەر ئەوەی بەرپەس لە بەردەم ڕۆحی دادوەرەکانە هەیە تا ئەوە بزانن ئەو کەسە ئەو تاوانەی کردووە یا نێکردووە تەمان لێرە ئەگەر بەڕاستی ئێمە بیرکەینەوە لە مەوزوعی تەحدیدکردنی تاوانە ئینسانەکان ناتوانن نێکن ینی ناتوانێت کەس ناتوانێت دەرک بەوە بکە بەرامبەرەکەی تاوانی کردووە یان نێکردووە چونکە ئەو شتە ڕواڵەتیانە کە بە فعلی دەردەکەون ئەمانە هەرگیز نابنە شتانێکی یەقینی لەسەر ئەوەی کە ئەو کەسە ویستویەتی ئەو تاوانە بکایان نویستوە بۆ نمونە کەسێک دەکوژێ لە محکەمە دەڵێ لە دەستم دەرچوو نەویستوە بیکوژم ئێمە چۆن بزانین نەویستووە یعنی دەتوانین ئەمە بزانین بۆ نمونە کەسێک نانێک دەبا خواردنێک دەبا دەیدزێ لەسەر ئەمە دەگیرێ کەسەکە دەڵێ من دزیم نەکردووە بەس فلانە کەس خەریک بوو دەمرداتم لەم ماڵە ئەو نانەم برد بۆ ئەو کەسە یا شتێکی ئاوا کە دیار نەبێت ئێمە چۆن بزانین ئەمە بەو نیەتە ئەوەی نەکردو بۆ نمونە ئەمەشی کردووە بەڕواڵەت فعلەن ئەمەی بردووە داوێتی بەویتر بەڵام کێ دەڵێ هەرمە بەستی هەتکردنی ئەو ماڵە نەبووە کەس دەزانێت یعنی ئەوەی کە لە ناو ئێمە هەیە دەمانەوێت چی بکەین ویستی چیمان هەیە لە ڕاستیان نەک هەر ئینسان نایزانێ هەموو ئەو ئەجێزانەی کە زانست دروستی کردووە ناتوانێت فعلەن ئەمە لە هیچ ئینسانێکە دەربین لەبەرەوە هەر لە ئەساسەوە بوونی محکەمەیەک بەو معنایی کە ئەم ڕاستیانە ئاشکراکە هەر ئەسەن وجودی نییە لە ئیمکانێتی ئینسانان نییە محکەمەیەکی وادان تەنها لە یەک ئەو ئینسانە بە پێچەوانەی ئەوانەی کە دیفاع لە خۆیان دەکەن تاوانبار نین و ترسی لەوە هەبێ کەستەم بکە بۆیە خۆی ببێت بەشایەت لەسەر خۆی کە ئەم گوناحەی کردووە ئەم خراپەی کردووە ئەوەی بەو نیازە کرد و ئەو کەسێک کە کوژرا خۆی دەیویست بیکوژێ نەک لە دەستی دەرچوو ئەم کەسە دەبێت خۆی بێت چونکە تەنها خۆی ئاگادارە بە ویستی خۆی لەبەرەوە ئێمە ناتوانین فعلەن باس لە محکەمەیەکی ئاوا بکەین کە تایە ئەوە ئاشکرا ببێت ئەگەر بێت و ئینسانەکان خۆیان ئەوانەی کە بە تاوانباردانداون تۆمەتبار کراون خۆیان حەقیقەتەکە ئاشکرا نەکەن خۆیان نەیان نەوێ ئاشکرایکەن و خۆیان بۆ ئەوە نەچوو بنە ئەوێ بڵێن ئێمە من زۆڵمم کردووە نەک زۆڵمەوە من زۆڵمم کردووە کە ئەمەم کردووە یعنی کەواتە بۆ بوونی دادگایەکی ئاوا ئەسڵەن دادوەرەکە لەکوێ دادوەرەکە لە ناو هەر ئینسانێک خۆیەتی دادوەرێک لە دەرەوە وجودی نییە بەوەیە مەساقاتە
ئەوەی ئەمە ساخت دەکاتەوە کێیە؟ کەسەکە خۆیەتی، ئەو حاکمەیە کە لە ناو هەر یەکە لە ئێمە هەیە و ئەو دەزانێ کە ئەوە لەکوێوە کراوە و لەکوێوە نەکراوە. بۆیە ئەوەی کە هەیە دانانی هەر مەحکەمەیەک ئەو شتانەی کە دەیکا کۆمەڵەشتی ڕواڵەتین و زیاتر ڕەفتن بە مڵک و ماڵ و گەڕانەوەی مڵک و ماڵەکە بۆ خەڵکە گەرپەی زانرا و ئیلاقەی بەوە نیام کەسە ئەرێ ئەمە چی کردووە، بۆچی ئەمەی کردووە، ئایا بەمەی کە کرد خراپ بووە و ئەو خراپەیە چووەتە ناوی، ئایا ئەم خراپەیە لە ناویە چۆن دەربیان دێت، دەیەوێت دەربێت، ڕەبتی بەوە نییە بەهۆی ئەم کردەیەوە دەرونی چی لێ دێت. یعنی دادگاکان خەمی دەرونی کەسەکان ناخۆن، پاکردنەوەی دەرونی کەسەکان لە تاوان، خەمی مڵک و ماڵی خەڵکی دەخۆن چۆن ئەگەر مڵکێ دزرابی بیگەڕنەوە بۆ خاوەنەکەی لە ڕێگەی هێزەوە. لەبەر ئەوە ئەم محکەمەیە چی نییە؟ لە ڕاستیا محکەمەی ماڵ و مڵکەکانە، محکەمەی چی نییە؟ محکەمەی زاتەکان نییە. هەر لەبەرەوە ئەمە بە ئاسانی بە پارە و بە نازانم کۆمەڵە شت ئەم مشکلانە هەل دەکرێت. کابرا تاوانبارە بەڵام بە پارە لە سزاکەی دەرباز دەکرێت. یعنی سزاکە ناخوا تاوەکو پاک بێتەوە، پارەیەک دەدا ئەخو بە شتێکی تر لەوانی کە هەیە. بوونی دادگایەک بۆ ئەوەی دەروونمان لە خراپە چاکاتەوە لەو نەخۆشیە تووشی بووە، لە ڕاستیا بەم شێوەیە لێرە وجودی نییە. دادگاکان بۆەوە دانەمەزراون و دادگاکان ناوی خۆت دەدەنەوە دەستی خۆت، بەڵام ئەو شتێک کە لە دەرەوە دەبیندێ هی کەسێک کەوتۆ بردوتە ئەوەت لێ دەسێنەوە و سزار دەدەن لەسەر ئەوەی جارێکی تر ئەوە نەکەی، بەڵام لەسەر ئەوە ناکە تۆ پاک ببیتەوە لەوەی کە هەیە. یعنی حەقیان بەسەر ذاتی تۆوە نیە و فعلەن کەسیش ناتوانێت لەو شوێنە حەقی بەسەر ذاتی کەسی ترەوە هەبێت، چونکە ئەم کەسە ناڵێ مەگەر خۆی سزاکە وەرنەگرێ ئەم دەروونە پاک نابێتەوە ئەگەر تۆ بە زۆر سزادات. وەکو چۆن منداڵێک ینی شتێک دەکا عەجوولێک دەکا باوکی دێ لێی دەدا، بەڵام بەم لێدانە ئەو منداڵە وای لێ نایە کە ئەمەی کاتیایە وای لێ دەکا ئەو ئیشە بکە. منداڵەکە جارێکی تر ئەو شتە دەکات و لێدانەکە قبول دەکا، ینی کەواتە ئەم شتە بەم لێدانە بەم سزایە چی نەبووە لە ناو منداڵەکە ئەم شتە دەرنەچووە لە دنیا، لە ناو خەیاڵ و دەرونیان دەرنەچووە. جا لێرە بزانین دوایەوە چی دەبێت. ئەمانە وتمان مەبەست لە پۆشینەکە ئەمەیە، ئەگەر ئەمە بووکە ڕوونم کردەوە، هەم دادوەرەکان کە کەسانێکی زیندون، هەم ئەوانەی کە حکمیان لەسەر دەدرێرێ بەرە و کامیان بڕۆن بەرە و دوورگەکانی خۆشببختی یا بەرە و تارۆز بڕۆن، ئەم بڕیارانە کە دەدێ خەلەلیان تایە بۆچی؟ چونکە هەردوو تەرەفەکە زیندون و محکەمەکە لێرەیە. زۆسیش دەیەوێت ئەمە حەلکە. بەچی حەلی دەکەم؟ تەبان پێشتر حەسەبە حکایەتەکە ئینسانەکان زانویانەکەی دەمرێن. ڕۆژی محکەمەکەشیان ئەو ڕۆژە بووە ڕۆشتون بۆ محکەمە و بۆەوەی لەوێەوە بنێرێن بۆ ئەو دوو شوێنە. ینی لەبەرەوەی زانیویانەکەی وەکۆ وایە تۆ شتێکەیە دەزانی کەیە، لەبەرەوەی دەزانی کەیە تۆ خۆتت بۆ ئامادە کردو و کۆمەڵە شتەیە دەیکەیت، ینی شتەکەی نییە تاقییتیان دەتوانی فێڵ بکەیت، یعنی احتیاط وەردەگریت. وەکۆ وایە چاودێرێک دێ بۆ قوتابخانەیەک، مامۆساکە ئاگادارەکە دێت بۆ قوتابخانەیە بۆی چاودێری بکەوە، دەزانێت چاودێری چ شتێکی دەکا، ویش دێت ڕێگە ئەو ڕۆژە هەر لەو ڕۆژە کە ئەو دێ ئەو شتانە دەکات و دوای ئەوش ڕۆشتەوە دەچێتەوە سەر بەزمەکەی خۆی. هەڵێ لەبەرەوە ئەوان دەیانزانی کەی دەمرن، ئیتر داهاتن خۆیان ئاوا لێ دەکردو و دۆخەیان ینی دەدا بە خۆیان بۆی بنێرێن بۆیە. فەرزەن ئەو کەسانە مانگێکیان بمێنێ بەلەوەی کە بمرن چی دەکەن؟ ئیتر خۆیان دەکەنە پیاو چاک و تۆ بەد دەکەن و هەموو شتێک و ئیتر ئەو کاتە
ئەوە دەنێرێن بۆ دوورگەکانی خۆشبەختی. ئەڵێ ئەمە سەرەڕای ئەوەش کە دادوەرەکان خۆشیان لە ناو دادگادا پۆشتن و پۆشتەیەکەیان ڕێگرێ لە بەردەمەوەدا ڕۆحیان بتوانێت ڕاستیەکان ببینین. پۆشاکی دادوەرەکان و پۆشاکی دادگایی کراوەکان هەردووکیان بربەستن لە بەردەم ئەوەدا بتوانن ڕاستیەکان ببین و بڕیارێکی ڕاست دەرکەن. بۆیە یەکەم شت دەبێ بکری ئەوەیە کە لەمە و دوان نابێت مرۆڤەکان بزانن کەی دەمرن. ئەمە یەکەم شت ئەوەیە بۆ ئەوەی ئەو بڕیارە مرۆڤەکان نابێ بزانن کەی تاقیکردنەوەکەیە، ینی کەی دەمرن. بۆیە فرمانم بە پرۆمیسۆس کردووە کە ئەو زانینە لە مرۆڤەکان بسێنێتەوە، ینی زانینی ئەوەی کەی دەمرن، ینی پێشتر زانیویانە کەی دەمرن، بەڵام دوای ئەوە کە ئەمە ڕوویداوە ئەو بڕیاری داوە کە ئیتر ئینسانەکان نابێ بزانن کەی دەمرن، ئەم زانینیان لێسەنداوێتەوە بۆەوەی قۆپیە نەکە. دوای ئەمەش دەبێت مرۆڤەکان بە ڕووتی و بەبێ هیچ پۆشاکێک دادگایی بکرێن و ئەمەش دەبێت بخرێتە دوای مردن. ئەو کاتە دەبێت دادوەرەکانیش دوای مردنیان دادوەری بکەن، چونکە گەر دادوەرەکانیش ڕوت و مردوو بوون ئەوە دەرونیان ڕاستەوخۆ دەرونی هەموو ئەوانە دەبینێ کە وەک خۆیان ڕوت و مردووە. ڕوت و مردوون و نەکەس و کاریان لەگەڵیاندایە و نەخۆشیان بەو پۆشاکی دەوڵەمەندیە ڕازاندووەتەوە کە لەسەر زەوی جیانێت، هیچ شتێکیان بەدەستانە. ینی لێرە ئەمە وا دەکا ئەو وەسائلانەی کە ئێمە ڕووتوشی خۆمانی پێ دەکەین بۆی ڕاستەکە بشارینەوە هەمووان چی لێ سەنداوەتەوە، واستەمان نییە و ناناسینەوە ئەمە کوڕی فلانە کەسە تاوەکو فعلەن لە تەسیری هەبێ لەسەر بڕیارەکە. ئەوانەی کە لە دادگاکانی عێراق بڕیار دروست دەکەن کار لە بڕیارەکان دەکەن، ئەوانە هەمووی چییە؟ هەمووی ئەوانە لە دادوەرەکان و لە ئەو دەوروبەرە پاک دەکرێتەوە لەو شانە. لەبەرەوە شتەکان لەوێ بەڕووتی دیارن، یانی چی؟ ینی وەک ئەوەی کە خۆیان هەن چۆنن ئاوا دەردەکەون. حاکمەکانیش ناو ترسیان هەیە کە ئەگەر بێت و بڕیارەکە بە دژی کەسێک بێت تۆڵیان لێ بکرێتەوە و نای شتێکی تر لەوانە، ئەوانیش ڕوت و قوتن، ئەوانیش ئەو بەرگەی کە وایان لێ دەکا غەڵەت بدەن ئەو بەرگە بۆ ئەوانیش نەماوە، ئیتر بەرگی ترسە، بەرگی عاتفەیە، بەرگی هەر شتێکە ئەوانەی کە بەرگەکە دروست دەکەن، کەواتە جەستەکان نەماون. ئەو جەستانەی ئەو جەستەی کە ئەو ئەستانەی تایە ئێمە وا لێ دەکا ئەگەر بشمانەیە بڕیارێکی ڕاست بدەین باڵەمان دەبن، باڵەمان نادەبات. کەواتە بۆ ئەوەی بە بڕیارەکە بەهەڵە نەدرێ ئەمانە دەبێ هەمووی نەمێنی. جا لەبەرەوە لێرە ئێوە ئەوەی کە جەستە و پۆشاکە ئەوە ڕەمزە بۆچی؟ ڕەمزە بۆ ئەو دەسەڵاتەی کە هەم لەسەر حاکمەکە حکم دەکا و دەستکاری بڕیارەکەی دەکا، ئێتر ترسی بێ وەکوتم سۆز و عاتیفەی بێ یا هەر شتێکی تری بێ، لەگەڵ چی؟ لەگەڵ ئەوەی کە تۆمەتبارەکە کار وەکو هێزێک بۆ گۆڕینی بڕیارەکە، بۆ ئەوەی ئەوە بگۆڕێکە ڕاستەکەی. کاتێک کە ئەڵێ چوونە ئەودی و ئیتر ئەمانە نە حاکمەکان ئەمان دەناسن، ئەو دەوروبەرە نەماوە و حاکمەکانیش ئەو بەرگەیان لەبەر دامانراوە، لەبەرەوە ئەو هێزەیان هەیە کە بتوانن ڕاستەخۆشی ببینن، دەرونی کەسەکە ببین و بزانن بەو سیستەمەی کردوێتی نەقشکراوە لەسەریان. بکەوەیە لەوانەکانی پێشوەست چۆن ئەگەر ئێمە نەخۆشیەک بگرین، نەخۆشیەکە ئاسەوار جێدێڵێ لەسەر جەستەمان یا بریندار برین جێدێڵێ لەسەر جەستەمان، لەسەر دەرونیش بە هەمان شێوە کاتێک ئێمە شتێکی خراپ دەکەین لەسەر دەرونمان نەقش دەکرێت. کە لەسەر دەرون نەقش کرا ئەڵێ ئەو دادوەرە بە چاوی ڕۆحی، چونکە جەستەکەی نەماوە، یەکسەر چی دەبینێ؟ یەکسەر نەخشەکان دەبینی، هەر نەخشەی خۆی چییە؟ ئاماژەیە بەکردنی تاوانێک.
وەو کاتە لە بڕیارەکە غەڵەت ناکات چونکە ئەمە لەسەر ئەو شوێنەی دەرونی یعنی لەسەر شوێنە کاتێککە ئینسان تاوانێک دەکا ئەمەوە دەگەێنێ کاتێک ئینسان تاوانێک دەکا ئەو تاوانە لەسەر شوێنێکی دەرونی نەقش دەبێت کە خۆی دەستی پێناگا بیسرێتەوە و هیچ شتێک ناتوانێت بیسرێتەوە ئەمە یانی وەکۆوە نییەکە وەکو جەستە نییەکە لە ڕێگەی جۆرا و جۆرەوە تۆ بتانی ئەو ئاسەواری ئەو شتەنێنەوەی و ئەوەی کە لە ناو دەروونە دەبێت ئەوە لە ڕاستیە هیچ هێزێک نییە بتوانێت بیسرێتەوە چونکە ئەسان دەروون شتێکی مادی نییە تا ئێمە بتوانین مامەڵەی لەگەڵکەین و تەزویریکەین لەبەرەوە ئەوەی لەسەر دەروون مۆرگ دەبێت بەهۆی ئەو شتانەوە ئەوە ئێمە توانای دەستکاریکردن و تەزویرکردنیمان نییە بۆچی چونکە ئێمە ئەسان دەستمان بە دەروون ناگا و هیچ زانستێکیش نییە و هیچ وەسایلێک نییە کۆمەکمان بکە دەستمان بەو منتیقە نامادیە سەر و فیزیکەی مرۆڤ بگە تا دەستکاری شتەکان لە ناویە بکەیت تەنانەت ئەگەر دەستکاری من جیناتیشم بکرێ و چاویشم لە شینەوە ڕەشەوە بکرێت بە شین و نازانم جەستەم چی لێ بکرێ ئەمانە هەمووی لە ڕەتیان بە جەستەوە هەیە بەڵام دەروون ئەو شوێنەیە کە ئێمە هەر جارن ینی وەکو ئەوەی وەکو شتێکی تەجریبی و بە تاقیکردنەوە ئەمانە هیچی لەبارەوە نازانێت وە شتێکی مادی نییە تا دەستمان پێی ڕابگات بتوانین دەستی لێدەین ئەگەر شتەکان لەوێ نەقش ببن ئەوە ئەو کاتە ئێمە ناتوانین بە هیچ شێوەیە جوانیکەین ینی بەر لەوەی کە بچینە ناو محکەمەکە چی بکەین ڕوتوشی کەین و جوانی کەین و دادوەرەکەی کە لەوێ دەیبینێ بیخەڵەتێنین تەمان لێراڵێ بە جلو بەرگ و دەوڵەمەنی و ئەوانەوە ئەمە مۆزوعەکە لە دەوڵەمەنی و جلو بەرگەکان لەوایە کە ئەمە جۆرێک لە دەسەڵات نیشان دەدا ینی کابراکە بەجلی ئاغایەکە و بە قەد و قیافەی دەسەڵاتدارێک و خانەدانێک و دەست و دائیرەیەکی لەگەڵایە و جۆرێک دەڕوا بەڕێوە و ئاوا دەچێتە محکەمە حاکمی داماویش لەوێ دانیشتووە ئیتر ئەمە ینی شتەکان فەزایەک دروست دەبێ ئەمە هەموو هێزە بەکار دێندێ بۆ دەستکاریکردنی چی بڕیارەکە بەس لەوێ ئەم بەرگەی لە بەر کراوەتەوە هەموو کەسێک ئەمەی جێشتووە لەسەر ئەرزووەر خۆی تەنیا بەبێ هیچ شتێک چوەتە ناو دادگاوە دادگاش دادوەرەکەش ئەم ناناسێتەوە کێ ئەمە ئەڵێ ئەمەش وا دەکات دادوەریەکی تەواو لە بڕیارەکاندا بکرێن ئەوە لە بەردەم ئێوەدا بڕیارم زۆز دەڵێ لەسەر ئەمەدا و لە ناو دادوەرەکانیشدا دوو دادوەرم بۆ ئاسیادانە کە مینۆس و ڕامانتۆسن دانەیەکیشم بۆ ئەوروپادانا کە ئایاکۆسە ئەمانای یەکێکیان حاکمی ئەو دنیاە هی ئاسیا مرۆڤەکانی ئاسیاویەکان ئەوی تریشیان دوانیان هی ئاسیاویەکان یەکیشانی بۆ ئەوروپاداناوە تەمان دواتر باسی ئەوە دەکا کە مینۆس لەگەڵ ڕادمانتۆس کاردووکیان بۆ ئاسیادانداوە بەڵام مینۆس امتیازێکی تری هەیە ینی شتێکی ئیشێکی تری هەیە ئەویشەوەیە مینۆس ئەگەر ئەو دوانە لە شوێنێکە یینیان هەبوو کێشیان هەبوو لەگەڵ بڕیارەکە دڵنیان نەبوون ئەو کاتە بەرزی دەکەنەوە بۆ مینۆس دوا بڕیار دەدا لەسەر کەسە ینی ئەمە شەر بۆچێ بۆی بڕیارەکە بە دروستی بێت ئەڵێ لەبەرەوە دوای دادگاییکردنی مرۆڤەکان دەکەونە بەردەم دوو ڕێگە دوای دادگاییکردن مرۆڤەکان دەکەونە بەردەم دوو ڕێگە کە یەکێکیان بۆ دوورگەکانی خۆشبەختی دەڕواوی تریان بۆ تەرتارۆز دەڕوا ڕادماتۆس سمڕاستپارت بۆ دادگاییکردنی خەڵکی ئاسیا و ئایاکۆسی شمڕاستپارت بۆ دادگاییکردنی خەڵکی ئەوروپا مینۆسیشم بۆ ئەوە هێشتەوە لە لەو بڕیارانەدا بڕیاری کۆتایی بدا کە دوو دادوەرەکەی تر لێیان دڵنیانی ئەمەش بۆ ئەوەیە دادوەریەکی تەواو لە ناردنی مرۆڤەکان بۆ هەرێک لەو دوو شوێنە بکرێت کالیکلیس ئەمە ئەو چیرۆکە بوو کە بۆیان گێڕاومەتەوە منیش بەڕاستی دەزانم و لە ڕێگەیەوە گەیشتوم بەم ئەنجامانە نەوەی دەروون و جەستە لە یەکتری دوای ئەوەش کە لە یەکتر جا دەبنەوە هەر یەکەیان لەو حاڵەتە ئەستیاری خۆیدا دەمێنێتەوە کە بەر لە جیابوونەوەکەی هەیەن
تامان لێرە باسیەوە دەکا ئەڵێ من گەیشتومەتەوە ئەنجامەی کە مردن شتێک نییە جگە لە جیابوونەوەی جەستە و دەروون بەڵام جەستە و دەروون هەر یەکەیان تەبیعەت خۆی چۆن بۆ سەرەتا دواتر بە بۆنەی ئەو ڕووداوانەی تووشی بۆ نمونە جەستە سەرەتا لە ڕووی چۆن بووە سروشتی چۆن بووە و خاسەتەکانی چی بوون بە سروشتی ئەوەی کە هاتووە بۆ ئێرە دواتر بەوەی ئەو پەیوەندیانە و بەوەی ئەو ڕووداوانەی کە تووشی بووە چی بەسەر هاتووە چی وەرگرتووە چی ئیمکانێتێکی چ خاصێتێکی تری وەرگرتووە و چیشی بەسەر هاتووە فەرەزەن ئەگەر برینێکی پێوەیە ئەوە تەمان بەو برینەوە هەر دوای مردنیش برینەکە دەمێنێتەوە لەو جەستەیە یعنی ئەو شتانەی کە وەریگرتوون و ئەوانەش کە خۆیان هەبوون هەموو بەمە هەموویەوە جەستەکە دەچێتە ئەو دیو یعنی جەستەکە هەموو ئەوەی لێ ڕووداوە لەسەری نەخش کراوە هەڵێ بۆ دەروونی شەروایە تەبەن ئەم مەوزوعی جەستەکە دێنێتەوە بۆ ئەوەی بیرکردنەوەی کالیکلیز نزیک کاتەوە لەوەی کە لەبارەی دەروونەوەمە بڵێ هەڵێ دەروونیش هەر شتێکی کردبێ هەر تاوانێک مرۆڤەکە کردبێتی دەروون سەرەتا چۆن بووە دوای ئەوە چی بەسەر هاتووە هەڵێ ئەمانەی هەموو پێوە دیانە لەبەر ئەوە ئەمانە کاتێ دەشنە ئەو دی و لەو دی و بەڕۆشنی ئەو ئاماژانە ئاشکرا دەبن و دەردەکەون یعنی وەکو ئەم دی و نییە کەسەکە ئەو دەروونەی کە شتەکەی لەسەر نەقش بووە کەسمان ناتوانێت بیبینی یعنی ئێمە بەم چاوە فیزیکیە کە ئەمانە ئیمکانیەتی ئەوە ببینینمان نەدراوە کە بتوانین چی بکەین دەروون ببینین تاوەکو ئەو نەقشانە ببینین کە لەسەر دەروون کێشراون و هەر یەکەیان ئاماژەیە ینی بەهۆی یەکێک لەو تاوانەی کە کراوە ئەو دەروونەی چی کردووە بریندار کردووە وەکو چۆن هەر شتێک لە جەستە ڕوو دەدا برینداری دەکا و ئاسەوارێک جێدەهێن ئەمە باس لەوە دەکا کە ئینسان هەر شتێک بکە تەوان بیکات بەو معنایە ناکردنەکە خۆی ئەوەی کە دەیەوێت بیکە ینی ویستی ئەوەی هەیە کە بیکە هەر بەوەی کە ویستی هەیە ئەمە چییە تۆمار دەکرێت تۆمار دەکرێت تەبەن لە حکایەتەکانی ترا هەر یەکە ڕێگا باس لەم تۆمارکردنە کراوەکە بڵێن لە هینی خۆمانە دەوترێت لەو تەسەورە دینیانەی کە لای خۆمانەیە کە دوو مراقبەیە دوو مەلایکە هەیە کەوانە ئەوانە تۆمار دەکەن کە هەرچی ئینسان بیکە تۆماری دەکەن لێرە بە شێوازێکی تر باسی ئەو تۆمارکردنە دەکرێت کە ئەمە شتێکە تۆمار دەکرێت نەقش دەبێت لەسەر دەروون و دەروون وێران دەکات یعنی دەروون بە لە جاتیەوەی بەرەو باشتربوون و کاملتربوون و گەشی کاتەوە یعنی لە جاتی ئەوەی جوانە لەسەری نەقش بێت و جوانتر بێ کاملتر بێ دەروونەکە بە پێچەوانەوە دەروونەکە وێران دەبێ و ئەم وێران بوون و بریندار بوون و شێوانەی هەموو چییە هەمووی بەهۆی ئەوەیە کە خراپ بووە و هەمووشی دەمێنێتەوە لەسەر دەروونەکە کەواتە و دەروونەی کە کەوتووەتە دەستی من نەمتوانیوە چی بکەم بیپارێزم نەمتوانیوە ئاوا بم کە دەبێ ئاوا بم لەگەڵیا لە جاتیەوەی بەرەو کەماڵ و چاکەی بەرم چاکتر بوونی بەرم چیم کردووە وام لێ کردووە کە خراپ و وێران بێت تەمان ئەمە ئەوە درێژە پێدەدا لەسەر جەستە و دواتر دێتە سەر دەروون و اینجا دوای ئەوە دێتە سەر ئەوەی یەک مەوزوع ماوە ئەویش باس لە مەوزوعی ئەوەیە کە کالیکلیس پێشتر دەڵێ ئێمە دەبێ هێزمان هەبێ خاوەنی هێزبین هێز شتێکی چاکە ئەگەر هەمان بێ ئەمیش باس لەوە دەکا کە ئەکسەریەتی ئەوانەی کە دەسەڵاتێکی ڕەهایان هەبووە وەکەوەی کە لە مێژووە هەیە ئەوانە کەسانی خراپ بوون و چاک نەبوون و ئەوەش زۆر جارەوەی وای لێ کردوون کام خراپەیان لێ دەرکەوێ ئەو دەسەڵاتە بووە کە دەسان کەوتووە و لە ڕێگەی دەسەڵاتەکەەوە خراپیەکەیان دەرکەوتووە لێرە دەیەوێت سکرات بە کالیکلیس بڵێ
ئەو هێزەی کە تۆ ئەس دەکەی باشە ئینسان هەی بێ عەلا ئەساس بۆەوەی چاک بێت و خۆی پارێزێ ڕێک بە پێچەوانەوەیە ینی هێز بوونی هێز زیاتر مهددت دەکا ینی مهدد دەبی ئەگەر هێزێکی زۆرت دەبێ تۆ مهدد دەبی ئەو هێزی خراپەیە زیاتر لە ناو تا چالاک ببێت و بەرەو خرابوونت بەرێ لەوەی کە هێزت نەبێت ینی هەر وجودی هێزەکە و تەماحەت دەداتە بەر کە تۆ ئەوەی خراپە بکەیت ینی ئەوەی کە خراپە بیکەیت جاری واشەیە لەوانەیە تۆ بە ناوی ئەوە بیکەی کە شتێکی چاک دەکەی بەڵام چی دەکەی لەبەرەوە زۆر بە کوێرانە دەکەی فەلەن زۆڵمێک دەکەی لە کەسەکانی دەوروبەرت ئەڵێ کاتێک دەروونەکە هی پاشایەکی گەورەیە ئەوە باسی ئەوە دەکا کاتێک کە ئینسانەکان دەمرن چیان لێدێ بزانین چی دەبێت ئەڵێ کاتێک دەروونەکەی پاشایەکی گەورەیە هی میرێکە یا هی کەسێکە لە بنەماڵەی پاشەکان یعنی حاکمەکە دادوەرەکە دەبینێت بەهۆی ئەو پەیمانە درۆیانی کە داوێتی یا بەهۆی ئەو ستەمەی کە کردوویەتی هیچ شوێنێکی بە ساغی نەماوەتەوە ینی شوێنێکی دەرونی هەمووی چی بووە هەمووی وێران بوو بە ساغی نەماوەتەوە وێران بووە دەبینێ هەموو شتێک تایدا ڕووپۆش کراوە بە درۆ و ساختەکاری و هیچ شتێک تایدا بەڕاستی و بەڕێکی نەماوەتەوە چونکە ئەوەی لە ژیاندا کردوویەتی هیچی ڕەوانە بووە ڕامان تۆس کە دەبینێ دەرونی ئەم کەسە بەهۆی بەدکاری و ڕابواردن و ساختەچێتی و خۆ بە گەورەزانین و تەماحکاریەوە بە ئاژاوە و خراپە پڕ بووەتەوە و ئەوە دەینێرێ بۆ زیندان تا لەوێ ئەو سزایە وەرگرێکە بەو دەروونە شایستەیە هەموو سزادانێکی ڕەوا و شایستەش بۆ ئەوەیە کە سوود لەو سزایە و وەرگیرێت وای لێ بکات دەرونی چاک بێتەوە و ببێتە نمونەیەکیش بۆ ئەوانەی کە دەرونیان خراپ و پیس بووە و لە سزا دەترسن تا ئەوە ببینن کە بەوەی ئەو سزا سەختەوە چۆن دەرونی ئەو کەسە پاک دەبێتەوە و بەرەو چاکبوون دەڕوە ینی لەرێت بۆ ترساندن نییە کاتێک کام کەسە سزا دەدرێ و نیشان دەدرێ بۆ ئەوەیە ئەوانی تر نەترسن لەوەی کە سزاکە وەرگرن بەوەی کە دەبینن سزاکە وەردەگرن و دواتر دەرونیان چاک دەبێتەوە ئەوانیش تەشجیع ببن بۆ ئەوەی سزاکە بە اختیاری خۆیان بچن سزاکە وەرگرن تا دەرونیان پاک بێتەوە تەبان دواتر ئەمە باسی دوو جۆر لە ئینسان دەکا ئەڵێ جۆرێک لە دەرون هەیە تاوانەکانی ئەوەندە گەورەنی تر هیچ وەرگرتنی هیچ سزایەک پاک نابێتەوە وەکو چۆن نەخۆشی هەیە لە ناو جەستا ئەوەنە پیسە نەخۆشیەکە هیچ دەرمانێ چاکی ناکاتەوە ئەڵێ ئەم جۆرە لە کەس ئیتر لەو مەحکەمە لە ڕاستیا سزایەکی زۆر دەدرێن بەڵام سزایەکی ئەتاتاییش بەڵام ئەم سزایەی سوودێکی بۆ خۆیان نییە بەس ئەوانەی کە دەرونیان ینی تاوانەکانیان ئەوەندە نییە کە دەرونیان تەواو پەکی کەوت بێت و هیچ چاکبوونەوەی نەبێت ئەوانە کە سزا دەدێن بۆ قازانجی خۆیانە بۆ پاکبوونەوەی دەرونی خۆیانە بەس ئەوانەی کە چاک نابنەوە ئەوە سوودیشان بۆ خۆیان نییە تەنها تاکە سوودێکەکەیان بێ بۆ خەڵکی ترە بۆ ئەوانەی ترە تاوەکو ئەمە ببینن ئەگەر هاتوو وابوون بزانن کە تووشی دەردێک دەبن کە دەرمانی نییە وەکو چۆن فەرزەن کەسێک نەخۆشیەکەیە ئەم نەخۆشیە ئێمە دەزانین بۆ شتێکەوە تووشی دەبین و دەزانین تووشی بوون لێ دەرناچین و تیا دەچین و وەزعی ئەو کەسە دەبینین چی لێرێ کاتی ئەو نەخۆشیە دەگری ئەو کاتێ ئێمە چی دەکەین خۆمان دەپارێزین لەوەی ئەو نەخۆشیە تووشمان بەیانی سوودەکەی بۆ چییە؟ سوودەکەی بۆ خەڵکی ترە تەنانەت بۆ خۆشی نییە تەمان ئەمە لێرە باسیەوە دەکا چۆن کەسانەکەیە لە تەسەوراتی دینیشە هەر وایە کە کەسانەکەیە لەبەرەوە ویستی خراپە لە ناویانە یعنی اختیارێکی تەواو نییە ئەمانە جۆرێک لە خراپەت دەکەن بەڵام ئەمانە لە ڕێگەی سزادانەوە وەرگرتنی سزاوە کە خۆیان قبولیکەن تابان ئەمەش دەبێت خۆیان سزاکە قبولکەن ینی ئەوانەی کە خۆیان سزاکە قبول ناکەن ئەوانە لە ڕاستیا ئەوە ینی جەریمە گەورەکەوەیە کە تۆ سزاکە قبول نەکەیت یعنی ئەمە خۆی قبول نەکردنی سزاکە خۆی جەریمەیەکی گەورەیە چونکە تۆ خۆت ناتەوە پاک بیتەوە خۆت نەتەوە پاک بیتەوە ئیتر ینی چۆن پاک بە زۆر پاک بیتەوە
لە کاتێکە ئەمە تەواو شتێکی اختیاریەوە دژی ئەمە ئیرادەی اختیاری ئینسان دەوەستێ لەبەرەوە ئەو کەسێک کە خۆی نایە پاک بێتەوە دەدەوێت بۆ ئازارەوە بژی و بۆ عەزابەوە بژی کە خۆی بۆ خۆی دروستی کردووە یعنی وەکو وایە نەخۆشێک تووشی دەردێگاتووە بە هەر سەبەبێک بێ حەز دەکا بۆ دەردەوە بژی وەمە برە حاڵەتمانەیە لەو بابەتە کەسەکە بە بۆنەی شتێکەوە تووشی حاڵەتێکی دەرونی هاتووە خەم دەخوا ئەوانە بەس خۆی حەزی بەوەیە حەز دەکا لەو دووخا بمێنێتەوە چێژی لێ دەکا لەو ئازارە دەکا ئەمە ئیتر دەبێ یعنی تۆ بە زۆرتیایە لابەی ئەمە لە ڕاستیا خراپە دەکەی بە زۆرتیایە لای بێت چونکە ئەمە دژی اختیاری ئەو دەبیتەوە ئەمە هەر دەبێ خۆی بۆ خۆی بەو ئازارەوە چی بکە چێژ لە ئازارەکەی بکە طبعا یەکێک لەو شتانەی ابن عەرەبی باسی دەکا هەڵێ عەزاب لە عزوبەتەوە هاتووە یعنی ئەوانەی کە عەزاب دەخۆن چێژی لێ دەکەن یعنی لەو دنیا ئەوانەی کە عەزابەکەت جۆرێک لە چێژیان پێ دەدا وەکو ئەو وای تەسەور وا وێنای دەکاوە نییە کە کەسێک لە بینی عاشق و معشوق عەزیەتی هینە عاشقەکە دەدا ئەمە چێژ وەردەگرێ ئەگەر عەزیەتیشی بدا بەڵام تەوان ئەوەی ابن عەرەبیدا لە من وا ناڵێم ئەوەی کە طبعا دواتر باسی ئەوە دەکات دەڵێ ئەوانەی کە ستەمکارانەی کە پاکبوونەوەیان نییە ئەڵێ ئەکسەریەتی ئەوانەن حەسەبە دیارە هۆمیرۆس ئەوانە بوون کە دەسەڵاتێکی ڕەهایەن ئەم دەسەڵاتە ڕەهایە بەرەو ئەوەی بردوون کە تاوانی گەورە بکەن و دەرونیان بە تەواوەتی تیا بچێت هەڵێ ئەوانەی کە دەسەڵاتێکی کەمیان هەبووە یعنی کەمتر وەکو بڵێ گەیشتون بەو تاوانە گەورانەی کە کراوە بەس مۆزوعەکە لێرا بەڕاستی هەرچەند خۆی دەڵێ بەڵام کەسانێک هەن دەسەڵاتێکی تەواویشیان هێزێکی تەواویشیان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ژیانیان هەر لە ناو چاکە ماوەتەوە نمونەیەک دێنێتەوە لەوانە کە فلانە کەسە ئەڵێ ئەمانە نمونەیەکی زۆر دەگمەنن و وەکو بڵێ ئەمانە هی ئەوەن کە فعلەن ئینسان پێیان سەرسان بێ یعنی وەکو بڵێ لەم جۆرە کەسە لە ناو میلەتێکا بە کەمی هەڵدەکەوێت کە ئەو دەسەڵاتە ڕەهایەشی هەبێ لەگەڵەوەشە هەموو ژیانی بە دادوەری و عەدالەتەوە بمێنێتەوە و خۆشی بپارێزێ خۆی لە ڕاستیا جاری وە هەیە شتانێکەیە تۆ بیر دەکەیتەوە ینی ئەگەر هێزت هەبێ لەویا تووڕە دەبی و سەیترە لەسەر خۆت ناکەیت و شتەکە دەکەیت وەجاری وا هەیە تۆ خۆ دەربی لەوە دەکەیتەوە ئەڵەی باش بوو ئەو شتەم لە بەردەست نەبوو ئەو کاتە چونکە دواتر بۆ دەردەکەوێت ئەو شتێک کە کراوەکە چۆنە لێرەشا تۆ فعلەن ینی ئەو بێ ئاگاییە لەوەی کە تۆ نەحەقی بکەی ئەم بێ ئاگاییە لە خۆی ئەویش گوناحە شتێک نییە بڵێ وەڵام من نەمزانی یعنی چونکە تۆ دەبێ بەرامبەر لە هەموو شتێک زیاتر بەرامبەرەوە حەساس بیکە ستەمێک بکەیت لەبەر ئەوە شتێکی ئاوا دەکەی تۆ چی نەبووە فعلەن ئەو حەساسیەتە و ئەو پەرۆشیەتیانە بووە بۆ ئەوەی کە ستەم نەکەیت ئەمە ئاماژەیە بەوە کە تۆ لەویا تێککەوتوی ستەمێکت کردبوو وەکە تێشکەوتوی دەبێت چی بکەیت دەبێت یەکسەر قبولی سزا ڕاکەی بە شوێن سزاکەیە جا ئەم جۆرە لە کەس ئەمانە بە سزایەک وەکو هێندەڵێ ئەوەی لە دەرونیانایە پاک دەبێتەوە و ئیتر دواتر تەوان باسیەوە ناکات دوایەوە چیان لێ دێ هەڵێ ئەگەر ئەوەی کاهین باسی کرد پۆلس باسی کرد و کابرایە پاشایەوتی خۆشبەختە بە پێوەی پۆلس باسی دەکاوە یەکێکە لەوانەی کە حاکمەکان کە دەرونی چاک نابێتەوە ئەو لەو جۆرەیە لە ستەمکار کە تا هەتایە دەبێت عەزاب بی جۆرە و جۆر بچێژێ یعنی عەزابی هەتایەکەی ئەڵێ لە لایەکی تیشەوە ئەڵێ
ئەو حاکمانەی ئەو دنیا جاری وایە کەسێک دەچێتە بەردەمیان دەبینن دەرونی پاک و جوانە زۆر سەرسام دەبن بەوەی کە دەرونی ئاوا پاکە یەکسەر دەینێرن بۆ دوورگەکانی خۆشبەختی ئەڵێ زۆر جارام کەسانە کەسی زۆر سادەن ینی کەسی ئەو کەسانە نین کە حاشیە و پلە و مەسەبیانەیە خەڵکێکی ئاسایین و دەشکرێ خەڵکی تر بن ینی دەشکرێ خەڵکێکی دەسەڵاتداریش بێ ئەڵێ بە زۆر جار وارێک وا هەڵ دەکەوێت کەوانی ئەو کەسانەی کە زۆر جار ئەو کەسانە دەردەشن کە کەسی سادەن و ئەڵێ گەر هەڵە نەبم ئەوە زۆر جار دەرونی ئەو دەرونەی کە بە پاکی دەردەچێت دەرونی هەر کەسێکی ترە بەڵام کالیکلیس گەر هەڵە نەبم ئەوە زۆر جار دەرونی فەیلسوفێکە چونکە فەیلسوف تەنها بەکارەکەی خۆیەوە خەریکە و لە ژیانی خۆشیدا ناکەوێتە ناو پەردبوون و هەڵچوون و داچوونێکی بێمانە ینی کەسێکی جێگیرە ئارەزوەکانی کاری لێ ناکەن عەسەبیەت نایگرێ فلان نایگرێ کەسێکە خەریکی ئەو ئیشەی خۆیەتی و ئەمانەی توش نابێت هەر بۆیە ڕادمانتۆز بە جوانیەکەی سەرسام دەبێت و دەینێرێت بۆ دوورگەکانی خۆشبەختی ئایاکۆسی شەرهامان کاری ئەو دەکات هەڵی ئەماناریەکە ئاسایەکیان پێ و دواتر باسی تەبان مینۆس دەکات کە ئەو ئاساکەی زێڕان چونکە ئەو محکەمەی ئستێنافیە ینی ئەو بڕیارەی کە لەوێ دەدرێگەر هین بوو بۆ دوای جار بڕیارەکە کێشەی تیابوو ئەو حەلی دەکات هەڵی ئەمەش لە هین باس کراوە لە دیارە هۆمیرۆس لە لیادەوە دیسە باس کراوە کە ئەڵێ ئەو ئاسایەکی زێڕی پێوە بەردەوام بەناو مردووەکان دەڕوا و دادوەریان دەکات ئێتر دوایەوە تەبەن لە کۆتاییەکەی ئاسکرات دێ باسی ڕێگای ئەو ڕێگایە ژیان دەکا کە ئێمە تایە دەبێت چاک بین و باسی ئەو ڕێگایش دەکا کە کالیکلیس داوا لەم دەکا کە بیگرێتە بەر ینی ببێتە وتاربێژ و بچێ ئەو شتانە بکە و ڕووپامایی بکە و چوزانم خەڵکی تاوانبار لە سزادان ڕزگار کا و خۆی ڕزگار کا ئەگەر تاوانێکی کردو ینی ئەم زیرەکەی هەبێت و ئەم لێزانیەی هەبێت و ئەویش دەڵێ وا باشە کە ڕێگای فەلسفە بگرین تەمان کالیکلیس گاڵتە بە سکرات دەکات دەڵێتەوە لە شوێنەکە بۆ خۆت خەریکی عینی تو ئەمەی کە تۆ دەیکەیت هیچ فریاد ناکەوێ و ئەویش دەڵێ ئەمەی تۆ دەیکەیت لە محکەمە ڕاستەقینەکە فریاد ناکەوێت ڕاستە ئەوەی من لێرە دەیکەم لە محکەمەکە ئێرە فریام ناکەوێت بەس داوای ئەو لە ئەگەر محکەمەیەکی ڕاستەقینە هەبێ من و تۆ ببرێنە محکەمە ڕێک تۆ من چیم لێ دێ لێرە لە محکەمەکە ئێرە تۆ لەو محکەمە ڕاستەقینە لەم محکەمە ناڕاستەقینەیە منی کە ڕاستەقینەم چیم لێ دێ تۆی ناڕاستەقینە لە محکەمە ڕاستەقینەکە ئاماشتە لێ دێ هەڵێ لەبەرەوە من نوێنیت دەکەم بانگێشت دەکەم بۆ ئەوەی کە تۆ ئەم ڕێگەیان بگریت بۆ ئەوەی ئەو جەنگە ئەو مسابقەیەی کە لەسەر لە ناو ژیانە ئەڵێ جوانترین جەنگە لە ناو ژیانە جوانترین مسابقە و کێبرکەیە لە ناو ژیانە تۆ جائزەی خەڵاتی ئەو هینە بەریتەوە ئەو مسابقە تامان خەڵاتی ئەم جەنگەی کە سکرات باسی دەکات جەنگە لەگەڵ خراپبوونی خۆتە جەنگە لەگەڵ ئەوەی کە خراپیت ئەڵێ وەرە با بچینە ناو ئەو جەنگەوە تۆش وەرە لەگەڵم ئەوە ئەو جەنگەیە کە فعلەن لە هەموو جەنگەکان ینی جوانترین جەنگە لەسەر ئەگەر هەڵگیرسا جوانترین جەنگە وەرە با لەو جەنگا ئێمە سەرکەوتوو بین طبعا لە شوێنەکە نووساوە مسابقە ینی لەو تێکسێکیشان نووساوە جەنگ وەکۆ وایە کە کەسانێک بچن بۆ جەنگێک لەو سەرەوە بە سەرکەوتویی بگەڕێنەوە و ئەویش جەنگی چییە؟ پێش بڕکێ و بەس بە جەنگی شاتوون ینی دەکرێت مشکلەکەینە ئەوە نییە چونکە هەردووکیان دەتوانی بەچی وەرگری بە میتافۆر وەرگری بەس من بۆ خۆم جەنگەکە هەست دەکەمین فعلەن جەنگە ینی ئەمەی کە جەنگێکە ئینسان لەگەڵ دەرەوە نایکە ینی دەرەوە تایە هیچی لێ نایە جەنگێکە لە ناو خۆتە ئینسان لەگەڵ خۆیان دەیکات جەنگێکە لەگەڵ ئەو هێزانەی ناو خۆیان دەیکا کە بەرەو خرابوون دەیبن چونکە بەڕاستی ئەوەی خراپەمان پێ دەکا قسەی بێمەعنایەوە تەسەورکەین لە دەرەوەی و ئەوەی چاکمان دەکا قسەی بێمەعنایەوە بزانین لە دەرەوەی
ئەوەی چاکمان دەکات چاکەیەکە لە ناومانە ئەوەی خراپمان دەکات خراپەیەکە لە ناومان لەبەرەوەی خراپبوون و چاکبوومان ڕەبتی بە شخصی خۆمانەوەیە ڕەبتی بە هیچ شتێکی ترەوەنی وەفعلەن ئەگەر ئێمە خراپ بکراینایە گوناحمان هیچ نەدەبوو ئێمە کۆمەلگاکە خراپی کردوین لە کۆمەلگایەکە پێیابووم ئەمووی خراپە منیش خراپ دەرچووم و دەسەڵاتم نییە کەی مشکلەیە بەڵام من اختیارم هەیە کە وەک کۆمەلگاکەم نەبم وەک ئەوەی کە هەموو کەسێک لە سەرەتی من لەسەرەوەن اختیارم هەیە و من اختیارە ڕێگەم لێ دەگرێت بڵێم من مادام اختیارم هەیە کەواتە ئەوەی کە چاکە لەناو خۆمایە و ئەوەی کە خراپیشە لەناو خۆمایە وار خۆم هەڵی دەبژێرم لەبەرەوە بێمەعنایە ئێمە بڵین خراپ دەکرێن یا چاک دەکرێن و خۆم بەرپرسیارم لە چاکبوونم یا لە خراپبوونم جا دەڵێ کالی کلیس وەرە بەم ڕێگایە ئابڕۆین وەرە با جەنگەکە بەرینەوە چونکە ئەگەر جەنگەکە نەبەیتەوە تۆ ئەوە من لە محکەمەکەی ئەو دیوا تۆم بینی ینی محکەمە ڕاستەقینەکە ئەگەر تۆ ببینم من لۆمە دەکەم لەوەی کە تۆ ناتوانی چۆن من لێرە ناتوانم بەرگری لە خۆم بکەم چونکە تووشی ناحەقی دەبم تۆش لەوێ بە ناحەق ناتوانی بە ڕێگا ناحەقەکان ناتوانانی بەرگری لە خۆت بکەیت دەستەوسان دەمێنی چونکە هیچ وەسایلانە لە بەردەستانی لەبەرەوە چۆن تۆ دەڵی دەمەدا دەچەقد و دەبێتە تەڵی تەقی و قسەیەک ناتوانانی بکەیت منیش لەوێ دەتبینم کە تۆ دەمت دەبێت بە تەڵی تەقی و من لەسەر ئەوە لۆمەت دەکەم کە تۆ لەوێ واد لێبێت و نتوانی بە هیچ شێوەیەک بەرگری لە خۆت بکەیت طبعا لە محکەمەکەی تر ناتوانی بەرگری لە کەسیش بکەیت اینجایتر دواتر باسیەوە دەکات دەڵێ ئینسان دەبێت فعلەن خۆی لە ڕووپامایی و ئەو شتانە دوور خاتەوە چونکە ئەسلی مۆزوعەکە ڕووپاماییە تۆ بەم ڕووپامایە و خۆ جوانکردن و خۆ باشکردن خۆ نیشاندان ئەڵێ دەبێت ئینسان ئیتیمام بدا بەوەی باش بێ نەک باش ببیندێ و ئێمە شتانەگەیە دەیکەین بۆەوەی باش ببیندێن و خەڵک باش بمان بینێ چونکە وا دەزانی حکمی ئەوان لەسەر ئێمە وامان لێ دەکات چاکبین یعنی ڕووپامایی دەکەین بۆ ئەوەی ئەوان چاکمانکەن ئەوان بە چاکمان بینن و مادەم ئەوان بە چاک دەمان بینن کەواتە بڕیارەکەیان لەسەرمان ڕاستە ئێمە چاکین لە کاتێکە ئێمە خۆمان دەزانین چاکین یا خراپین من هیچ کەسێکمان پێویستی بە شایەتی دەرەوە نییە بۆ ئەوەی بزانێت بەڕاستەقینە چاکەیانە بەڵام بە ساختە ئێمە پێویستمان بەوەیە دەرەوە شایەت بێت لەسەر چاکیەکەمان تا من شانازیم بۆەوە کردوتم چاکم و خراپ نیم و من فێڵم لە تۆ نەکردووە بڵم بە فلانە کەس بڵێ ئەوە تا خەڵکەکەم دەناسێ دەزانێت من پیاوێکی چاکم وامەتان زۆر بینیوە دەڵێ ئەوە تا هەموو خەڵک دەمناسێ من جێگەی سێقەمەوەوانە یعنی خەڵک دەکاتە شایەت بۆەوەی چاک دەرکەوێت ئێمەشی بۆچیە بۆەوەی چاک دەرکەوێت و ئەوەی کە خۆی دەیەوێت بیکات ئەو خراپەیە پێ بشارێتەوە کە دەیکات یعنی ئەیتر دوایەوە باسیەوە دەکات دەڵێ کاتی ئەو ڕێگایەتگر گوێم مەدە بەوەی کە خەڵکی چی پێ دەڵێن و چۆن ئیهانەت دەکەن و ئەواناڵێ مشکلەکە لەوێ تۆ لەوێ لەو محکەمە لەوێ چۆن تۆ لێرە دەڵێ لە پێشچاوی خەڵک لێت دەدەن و تازیبت دەدەن و ئیهانەت دەکەن و ڕاد دەکێشن و ئەڵێ لەوێش تۆ ئاوا ڕاد دەکێشن و ئاوان لێ دێ من لۆمەت دەکەم لەسەر ئەوەی کە لاینەکە نەبیتەوە لەوێ تووشی ئەوە بیت لەبەرەوە ئەوەی ترسی منە لە محکەمەیەکی ڕاستەقینە من ڕاست دەرنەچم ترسی ئەوەم نییە لە محکەمەیەکی ساختە من ڕاست دەرنەچم ئەمە هەروەکو ئەوە وایە بۆ نمونە شوێنەکەیە مرکزێکی بەحوسی زانستیەیە بەڵام هەمووی ساختە و درۆیە و حەچی تیان ناکرێت عالمێک دەچێت بۆ ئەوێ ئەو عالمە چی بە پێی مقیاسەکانی ئەوێ لە تاقیکردنەوەکە دەرناچێت چونکە چی ئەو شوێنێکی چییە ساختەیە و ڕواڵەتیە تەنها بەڕواڵەت شتەکان دەکات یعنی بەڕواڵەت ئەو خەڵکەی لەوێ هەیە زانایە بیرکەرەوەیە فلانە لەبەرەوە کەسێکی ڕاستەقینە عالمێکی ڕاستەقینە بچێتە ئەوێ چییە ئەمە فعلەن تاوانبارە سزا دەدێ نابێ ئاوا بێ یا دەبێ خۆی وەکوان لێکا یا دەبێ دەچێتە دەری ئەی بە پێشەوانەوە ئەگەر زەمینەیەکی زانستی ڕاستەقینە هەبوو یەکێکی لەوانەی کە خۆی ڕوتوش کردووە بە زانایەتی خۆی
وانیشان داوە کۆمەڵە شتی کردووە وانیشان دەدەن ئەوە ئەگەر ببرێتە ئەو شوێنە چی لێ بێ حتمما لە تاقیکردنەوەکە دەرناچێت ئەویش دەڵێم من لە محکەمەیەکی ینی ئەگەر بترسم لە محکەمەیەک لەم محکەمەیە ناترسم کە تۆ ئەو پەڕەکە حکمی مەرگم بەسەرادەدا بەڵام ناتوانێت حکمی خراپبوونم لەسەر بدا بۆچی چونکە ئەو نییە هینی دەکات کە من خراپم من خۆم لە ناو خۆما دەزانم خراپم یانە لەبەرەوە من لە ناو خۆما چاک بووم دڵنیام ئەگەر محکەمەیەکی ڕاستەقینە هەبێ من دەردەچم لەو محکەمەیە لەبەر ئەوە هەم لێرەش خۆشبەختم و ئەم ڕێگایە هەم بۆ ئێرەش باشە و هەم بۆ ئەو دنیاش باشە هەڵێ ئەگەر تۆ دەڵێ ئەمە قسەی پڕ و پیرەژنە ئەم حکایەتە ئەو منیش بە ئێوە دەڵێم ئەوە بە هەر سێکتانەوە ئادەی ڕێگایەکی باشتر لەمەم بۆ ژیان پێ بڵێن ساڕای ئەوە کە من باسی ئەوە ناکەم ئەم ڕێگایە بۆ ئەو دنیاش باشە ئەڵێ ئێوە دانەیەکم ڕێگایەکی تر پێ بڵێن کە لەمە باشتر بێ بۆ ئێرە ئەڵێ ئەگەر ئێوە ناتوانن ڕێگایە بەڵگە بێننەوە لەسەرەوەی ڕێگایەکی تر هەیە ئەوە دەبێت فعلەن لۆمەی ئێوە بکرێت و گاڵتە بە ئێوە بکرێت نەک گاڵتە بەو پیرەژنانە بکرێت کە ئەوە حکایەتە دەگەڕنەوە دیارە ئەمەی تر بۆتە حکایەتێک خەڵکی عادەتەن گەڕاوێتەوە لەوانەیە زۆر جار لە ئەسینا بۆ مناڵەکان گەڕێنرابێتەوە و چۆن باسی قەبر و قیامەت لێرە بۆ مناڵەکان دەکرێت ئەوی شەر ئاوا گەڕابێتەوە بەس ئەوەی گرنگە لێرە ئێمە فۆرمی حکایەتەکان لە ڕاستیا گرنگ نین ئەوەی ئەو حکایەتە دەڵێت چییە ئەم حکایەتە باسی ئەوە دەکا باسی چاکبوون دەکا بە هەموو فۆرمە ئەفسانەیەکەی خۆیەوە یعنی ئەمە تەبەن لە حکایەتەکانی ئەو دنیامی عاد لە شوێنەکانی تریش هەر کەسا لە هەر شوێنەیە لە هەر کتێبێکی دنیا بە فۆرمێک لە فۆرمەکان چی کراوە گزارش لەمەکراوە لە تەورات ئالەوانەیە بە شوێنە کراوێت لە قورئانە جۆرێکی ترە فۆرمی تری هەیە فۆرمەکانیان جیاوازن لە ئەنجیلا بە جۆرێکی تر کراوێت لە کتێبەکانی ترەوانەی کە کتێبی دینین هەریەکان بە جۆرێک ئەمەش لە ناو کللتوری یۆنانیا بەم شێوەیە گزارش کراوە تا ڕادەیەکی زۆر ناوەڕۆکی ئەم حکایەتە ئەمان ناوەڕۆکی ئەو حکایەتانەیە کە لەبارەی مردن و دوای مردنەوە هەیە لێرە کۆتایی بە کۆرسەکە دێن